چۆنن گەنجە جوانەکان بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. هیوادارم هەمووتان زۆر باش بن. ئەمڕۆ حەزم کرد باسی بابەتێک بکەم کە پرسیاری زۆری لەسەرم. من ئەمەوێ بێم بۆ کەنەدا، ئەمێ خۆم ڕادستی حکوومەتی کەنەدا بکەم، خۆم تەسلیمەکەم. نامێ بگەڕێمەوە کوردستان. بەڵام نازانم هەنگاوەکانی دوای ئەوە چییە؟ مافی من وەکو پەنابەر لە وڵاتە چییە؟ ئایا من نەتوانم ئیش بکەم؟ ئایا من نەتوانم بخوێنم؟ چۆن بژێوی ژیانی خۆم دەربێ؟ لەم ڤیدیۆیە وەڵامی ئەم پرسیارانە وەرگرین. خاڵی یەکەم، من چۆن خۆم تەسلیمی حکوومەتی کەنەدا بکەم؟ من لە کوردستانم تەقدیمی ڤیزەی کەنەدام کرد. ستودنت ڤیزە، ڤیزیتەر ڤیزە یان ڤیزەی بزنسم بۆ هاتەوە. کە ئێمە کەنەدا کە داخلی کەنەدا ئەبم لەبری ئەوەی بچم بخوێنم، لەبری ئەوەی بچم بزنس بکەمەوە، یاخود لەبری ئەوەی بچم گەشتێک بکەم بۆ ماوەیەکی دیاریکراوە بگەڕێمە وڵاتەکەی خۆم، هیچێک لەم شتانە ناکەم. ئەچم بۆ ئۆفیسی پەنابەران لە وڵاتی کەنەدا. ئۆفیسی پەنابەران لەکوێیە؟ هەر شارێک ئۆفیسی پەنابەرانی تایە، لە هەر پارێزگایەک ئۆفیسی پەنابەرانی تایبەت بە خۆیان هەیە، بەڵام هەمووی سەر بە حکوومەتی کەنەدایە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، کە چوون بۆ ئۆفیسی پەنابەران چی بکەم؟ ناوت ئەنووسی، ئەڵێ من ئەمەوێ وەکو پەنابەر لە وڵاتە وەرگیرم لەبەر ئەوەی ژیانم لە مەترسیدا و نامەوێ بگەڕێمەوە وڵاتەکەی خۆم، چکە بگەڕێمەوە وڵاتەکەی خۆم ئەم کوژن. هەر لەو ڕۆژە زانیاریەکانت لێوەرەگرن، ناویستیانیت، ناونیشانت لە وڵاتەکەی خۆت، چۆن داخلی کەنەدا بوویتە، کەی داخلی کەنەدا بوویتە، کەی هاتی و بە چ ڕێگەیەک داخل بوویتە. ئایا سنووری وڵاتەکەت تێپەڕانەوە بەیان بە نایاسایی، بۆ نمونە لە وڵاتی ئەمریکاوە هاتووی بە نایاسایی سنوورت تێپەڕانەوە، یاخود لە ڕێگەی فڕۆکەخانەوە بە پاسپۆرتەوە هاتووی. هەر کاتێ بڵێ بە ڤیزە هاتووم، یەکسەر داوای پاسپۆرتەکەت لێەکەن. پاسپۆرتەکەت نابینیتەوە هەتا ئەو کاتی جنسی کەنەدی وەرەگری. هەندێک کەسێکی یەکەم پاسپۆرتەکەی خۆیان ئەدرێنن، یاخود پاسپۆرتەکەیان ئەشارنەوە، ئەڵێن لێمون بووە، من نازان پاسپۆرتەکەم لەکوێ. ئەو کاتە ناتوانن، مافی ئەوەیان نییە زۆرت لێ بکەن کە بڵێن ئیلا بێ پاسپۆرتەکەی خۆتمان بۆ بێنی. ئەمە هەنگاوی دووە. دوای ئەوەی کە زانیاریەکانیان لە تۆ وەرگرت، پێت ئەڵێن چاوەڕێکە بۆ ئەوەی ڕفیوجی ئایدی، کارتی پەنابەری وەربگری. ئایا ماوەکەی چەنە؟ کەس نازانێت، ئەڵڵاه ئەعلەم. کەس نازانێت ماوەکەی چەنە بۆ ئەوەی کارتی پەنابەری وەربگری. پێشتر دوای ڕۆژێک، دوای هەفتەیەک، دوای 2 هەفتە پەیوەندیان پێوە ئەکردی و ئەیانوت وەرە کارتەکەت حازرە بیبیت. بەڵام ئێستا بە حکمی ئەوەی خەڵک زۆر یەت بۆ کەنەدا، ئەو ماوەیان درێژ کردوتەوە. خەڵک هەیە لێرە 6 مانگە هەیە ساڵێکە چاوەڕێی ئەوە ئەکە بەس کارتی پەنابەری وەرگرێن. هەتا ئێستا دەنگیان نییە. باشە؟ ئەمە ئەو کاتێک کە تۆ چاوەڕێ ئەکی بۆ کارتی پەنابەری، ناتوانی هیچ بکەی، ناتوانی ئیش بکەی، ناونیشانت نییە، یعنی کەسێکی بوونت نییە لە کەنەدا. بەڵام کاتێک کارتی پەنابەریت وەرگرت، پەیوەندیت پێوە ئەکەن لە ئۆفیسی پەنابەرانی کەنەدا، ئەڵێن کارتەکەت ئامادەیە بیت بیبیت، کارتەکەت وەرەگریتەوە، ڕفیوجی ئایدیەکی خۆتە. لەوێ چەند پرسیارێکت لێەکەن. تۆ بۆچی ناتوێت بگەڕێتەوە وڵاتەکەی خۆت؟ کەیسەکەت بە شێوەیەکی چۆن بڵێ بە شێوەیەکی سادە کەیسەکەی خۆت لێت ئەپرسن. بۆچی ناتوێت بگەڕێتەوە کوردستان؟ بۆچی ژیانت لە مەترسیدایە؟ کێ ئەتکوژێ؟ ئەم پرسیارە سەرەتاییانە. ئەو ڕۆژەی تۆ کارتی پەنابەری وەرەگری، ڕفیوجی ئایدی وەرەگری، چیەکەی دوایەوە؟ ئەچیتە سنتەری تایبەت بە خزمەتکردنی پەنابەران، پێیان ئەڵێن وەڵکەمینگ سنتەرز. ئەم سنتەرانە لەلایەن حکوومەتی کەنەداوە دانراون، تایبەتە بە خزمەتکردنی پەنابەران. تۆ ئەچیتە ئەوێ، پرسیارت لێەکەن، ئەڵێن کەی هاتووی، ئایا چەندێک پارەت هێناوە لەگەڵ خۆت، حساب بانکت هەیە لە کەنەدا، هیچ مڵکیت هەیە لە کەنەدا، بزنست هەیە لە کەنەدا. تۆ ئەڵێ نەخێر، من پەنابەرم هاتووم، ئەڵێ بڕێ پارەیەکی وام پێ نییە کە بتوانم خۆمی پێ بژێنم. ئەو کاتە ناوت ئەنووسم بۆ سۆشیال، پارەی سۆشیال، وەڵفێری پێڵەن لێرە. بڕە پارەکەی چەنە؟ چەند وەرەگرم؟ پارەی سۆشیال لە کەنەدا لە $730 تا $750-800 لەو نێوانەیە.
ئایا ئەم پارەی بەشی چیەکە لە کەنەدا؟ بەشی هیچ ناکە، بەشی ئەوکە خواردنی پێ بکڕی و بەشی ئەوکە پێی بژیت ئەو مانگە خەڵاس. بەشی هیچ شتێکی ترت ناکە لەبەرەوەی و زۆر کەمە بۆ کەنەدا. خۆشیان هەر سیستەمەکەیان وایە کە وەکو پەنابەر تەنها یارمەتیت بیەن پارەی سۆشیاڵت بیێنێ تا ئەو کاتی چیە بێت تا ئەو کاتی تۆ کارێکە دۆزیتەوە. ئەو کاتی کارت دۆزیەوە ئەبێ حکوومەت ئاگادارکی تۆ کە تۆ کارت هەیە و سۆشیاڵت لێ ئەبڕن. ئەگەر بە حکوومەت نەڵێ سۆشیاڵ وەربگری و کاریش بکەی بەدزیەوە ئەوە تووشی سزای یاساییە بیتەوە. چ خزمەت گوزاریەکی تر هەیە بۆ من وەکو پەنابەر. تۆ کە ڕفیوجی ئایدیت وەرگرت هەر ئەو ڕۆژە وەرەقەیەکت ئێنێ ناوی هەموو ئەو محامیانەی لێ نووسراوە کە تۆ ئەتوانی پەیوەندیان پێوە بکەی وەکو محامی وەرزگرن کەیسەکەت وەرگرن و یارمەتیت بێن بۆ محکەمە. ئەم محامیانە بە خۆڕاییە تۆ پارە نایی، بەڵام سوێندی یاساییان خواردۆ لەلایەن حکوومەتی کەنەداوە بزانن کەیسەکەت درۆیە، بزانن کەیسەکەت ڕاست نییە، بەس بۆ ئەوەی بمێنیتەوە لە کەنەدا ئەوە یەکسەر بە حکوومەت هەڵێن و کەیسەکەت ڕاوسە بێتەوە. جۆرێکی تر هەیە محامی ئەوانی شەر سوێندی یاساییان خواردۆ باکیدی ئەوە پارەیان ئەیتێ بۆ نمونە 40 وەرەقەیە 50 وەرەقەیە پارەیان ئەیتێ بۆ ئەوەی کەیسەکەی تۆ وەربگرن. ئەوە چۆن بڵێ وەکو پەیوەندیەکی زیاتر شەخسی دروست دەکەی لەگەڵەوان لەبەرەوەی پارەیان ئەیتێ کە زیاتر ئیش لەسەر کەیسەکە دەکەن. بەڵام ئایا هیچ فەرقی هەیە؟ هیچ فەرقی نییە. هیچ فەرقێکی نییە، تەنها ئەوەیە کەیسەکەت قبولکردن و ڕەوزی کەیسەکەت لە محکەمە لەسەر محامێکە نەوەستەوە. ئەوە نییە بڵێ محامێکە کەیسەکەت بۆ بباتەوە، تۆ خۆتی قساکەی خۆتی بۆیان ئەسەلمێنی کە کەیسەکەت ڕاستە. محامی تەنها ڕێپیشان دەرتەوە کە تۆ ئەو کاتەی ڕفیوجی ئایدی وەرەگری کارتی پەنابەری وەرەگری ئەچیتە وەڵکەمینگ سنتەرەکان. لەو سنتەرانە ناوی خۆت تۆمارەکەی دەورەت بۆکەنەوە بۆ زمانی ئینگلیزی بە خۆڕایی، ئەچیتەوە قوتابخانە بە خۆڕایی ئەگەر تەمەنت لە 18 کەمترە، بەڵام ئەگەر تۆ بچیتە کۆلێژ و یاخود زانکۆ بخوێنی ئەوە بە پارەیە و ئەگەر تۆ ڕفیوجی بی پەنابەر بی وەکو ئینتەرناشنەڵ ستودنت ئەبێ پارە بی، یعنی پارەیەکی زۆر سێ قات پارەکەیتەوە. باشە، یعنی وەکو ئینتەرناشنەڵ ستودنت چەندێ وەرەگرێت تۆ چەندێک پارە ئەیە تۆ شەرۆنە پارە ئەی وەکو ڕفیوجی. بۆیە چاوەڕێکە هەتا ئیقامەت بۆیێتەوە ئەو کاتە پارەکە کەمە بێتەوە بۆ خوێندنەکەت. وەکو ڕفیوجی وەکو پەنابەر لەو سنتەرانە ناوت ئەنووسن وەکوتم خولی زمانی ئینگلیزی، خولی زمانی عەرەبی، فەڕەنسی، هەر زمانێک بتەوێت فێربی ئەو خولت بۆکەنەوە بە خۆڕایی. چەندەها خولی تر هەیە بە خۆڕایی ئەتوانی بەشداربی و سوودمەندبی لەیان، وەکو چۆن خۆت ئامادە بکەی بۆ ئیش، بۆ مقابلەی ئیش، بۆ ئینتەرویو، چۆن سیڤێکەت ڕێکخەی بە ستایلی کەنەدی، چۆن تێکەڵی لەگەڵ خەڵکی تر و لەگەڵ پەنابەری تر و چەندەها دەورەی تریش هەیە توانی بۆ خۆت سوودمەندی لێ بە خۆڕاییە. ئەمە تۆ وەکو ڕفیوجی، ینی بەڕاستی ڕفیوجی لێرە مافێکی زۆری هەیە، هەموو شتێکە توانی بکەی، هەندێک شت هەیە ناتوانی بیکەی. وەکو لەوانە هەندێک کاری تایبەت هەیە، هەندێک کار هەیە کە تۆ پێویستە ئیقامەی کەنەدات هەبێ یاخود پاسپۆرتی کەنەدیت هەبێ بۆ ئەو ئیشە. ئەگینا ئیشەکانی تر زۆر ئاسایی ئەتوانی ئیش بکەی وەکو هەر خەڵکێکی تر. چۆن ئیش بکەم، چۆن دەست بکەم بە ئیشکردن؟ ئەچیتە وەڵکەمینگ سنتەر. لەو سنتەرانە تۆ هەر کاتێ ئەچیتە ئەو سنتەرە سۆشیال وەرکەرێکی تایبەتە بە تۆ، کەسێک هەیە کارمەندێکە تۆ ناوت لە لای تۆمارەکری پەیوەندیت پێوە ئەکات، پرسیارت لێکە کە ئایا یارمەتی تێ لە هەر شتێک، ئەو تۆ لە پەیوەندی ئەبی لەگەڵی زوو ئەتوانی بیبینی و پێی بڵێ کە ئەمەوێ با بڵێ وەرک پەرمت، تەقدیمی وەرک پەرمت بکەم، ئەوەی مۆڵەتی کارکردن بۆ ئەوی دوای ئەو بتوانم بە دوای کارە بگەڕم ئەگەر نەتەوێت لەسەر سۆشیال بمێنیتەوە، نەتەوێت لەسەر پارەی وێڵفەر بمێنیتەوە. چونکە لەسەر پارەی وێڵفەر وەکوتم پارەکەی زۆر کەمە، ئەگەر سنگڵ بی هەر 750 دۆلارێکە و هەندێک جایشانەیە 750 کەمتر بێ، لەوانەیە 400 بنێ 500 بنێ. لەسەر پرسیارەکانی لێتەکەن و وەڵامەکانی کە تۆ ئەیتەوە ئەو بڕپارەی ئەگۆڕێ، بەڵام لەوە زیاتر نییە، تەنها لە حاڵەتێک ئەگەر تۆ خاوەن پێداویستی تایبەت بی یاخود تەمەنت گەورە بێت ئەو کاتە بڕپارەکەی زیاکە، بەڵام تەنها ئەوەی کە تۆ پێی بژیت و بە دڵنیاییەوە گەر گەنجی حەزەکەی کار بکەی بۆیە ئەچی بە سۆشیال وەرکەرەکە
دەکە ئەو کەسی کە ئەو کارمەندی کە ناوی تۆ لە لای تۆمار کراوە پەیوەندی پێوەکەی تو ئەڵێ یارمەتیم بە وەرک پێرمتم بۆ پڕکەرەوە فۆرمەکەم بۆت پڕکات و دوای چەند هەفتەیەک وەرک پێرمتت بۆیەوە هەر کاتێکە وەرک پێرمتت بۆ هاتەوە ئەو کاتە تۆ توانی تەقدیمی ئیش بکەیت تر CV بنێری بخۆت ئیتر لەوانەیە ناوت بێتەوە لە ئیشێک مقابلە بکریت و دەست بکەی بەکارکردن مە خاڵی چەندەم بوو سێیەم خاڵی چوارم من کارتی پەنابەریم وەرگرت پەیوەندیم بە محامی کرد محامی هەموو دۆکیومنتەکانی بۆ من ئامادە کرد چاوەڕێکیەکەی ئەو بۆ تەقدیمەکە چتۆ ئۆفیسی پەنابەران هەموو شتێک تەواوە هەموو دۆکیومنتەکانی خۆت ئەی بە ئۆفیسی پەنابەران و بە کەیس و بە هەموو شتێکەوە چاوەڕێی محکەمەکەی ڕۆژی محکەمە ئەنجا ئەمە لە هەمووی خۆشترە پێش هەموو شتێک سێ جۆر محکەمەکردن هەیە ئەو کەسانی کە کەیسەکانیان سیاسی باشە لە کوردستان یاخود لە عێراق کەسێکی ناودار بووە هەڕەشەی کوشتنی لەسەرە و ئەتوانێت بیسەلمێنێ کە ئەم کەیسەی ڕاستە لە هەندێک حاڵەتی زۆر شاز بەبێ محکەمە قبول وەرەگرن قبولی ئیقامە وەرەگرن یعنی قبولی محکەمە وەرەگرن ئیقامە قبولی محکەمە وەرەگرن ناچنە محکەمەوە تەنها کەیسەکانیان حاکمەی خوێنێتەوە کەیسەکانیان قبوڵە بێ ئەوە زۆر کەمە بەڵام هەیە جۆری دووەم هیرینگ دەی پێڵێن محکەمە نییە بەڵام حاکم ئەتبینێ ئەچتە ئۆفیسێک ئەچتە ژوورێکەوە هەمووی کامێرەیە هەمووی ڕیکۆرد دەکرێت تۆ کەیسەکەت با بڵێ بە حاکمەکە کەیسەکەتی بۆ باس دەکەی لەم حاڵەتە گەر نەتوانی بە ئینگلیزی قسە بکەی وەرگێڕێکی کوردت بۆ هێنن لەم حاڵەتە ماوەی محکەمەکەت ماوەی دادگاییکردنەکەت کەمە لە هیرینگدەی کەمە لەوانەیە هەر نیو کاتژمێر بۆ کاتژمێرێک بێت لەوە زیاتر نییە ئەو کاتە وەڵامەکە حاکمەکە وەڵامەکەت ئاێتێ سەیری کەیسەکە دەکە و پرسیارت لێکا و چۆن و بۆچی و هەموو شتێک لە ناو و لە بەروار و کەیسەکەت چۆن بوو چیت کرد و چیت نەکرد ئەو کاتە وەڵامەکی خۆیت ئاێتێ ئەڵێ بەڵێ قبوڵم کردو یان بەنەخێ لەبەر ئەم هۆکارانی خوارەوە ئەمە هیرینگ دەی هەیە هیرینگ دەی بۆ نایەتەوە ڕێکەچێتە محکەمە ماوەکەی سێ کاتژمێرە بەس پرسیارت لێکرێت سێ کاتژمێر دوو کاتژمێر سێ کاتژمێری تر بە پێی کەیسەکە گۆڕە بەڵام ماوەکەی زۆر دوور و درێژە ئەبێ زۆر جان خۆت ئامادە کرد بێ ئەگەر کەیسەکەت ڕاست بێ ئەوە تۆ شتەکانت هەمووی لەبەرەوە یعنی ئەزانی چکە شتە ڕاست بووە و ئەگەر کەیسەکەشت ناڕاست بێ ئیتر ئەوە لەسەر خۆتەوە وەستێوەڵا ئیتر پرسیارت لێکرێ پرسیاری زۆر لێکرێ لەسەر کەیسەکەت ئەنجا دوای ئەوە ئەمە لە ڕۆژی محکەمەکە دوو ئەگەر هەیە ئەگەر قبوڵ نەکرێ نەتوانی بیسەلمێنی بۆیان یاخۆت شتێکت لەبیر چێتەوە پرسیارت لێ بکە حامێکە حاکمەکە پرسیارت لێ بکە لەبیرت چێتەوە یاخۆت نەزانی وەڵامی بیتەوە لە کەیسەکە نووسیتە ئەوە ڕەفس وەرەگری ئەگەر ڕەفس وەربگری ئەتوانی ئەپیل بکەی ینی بڵێ ئەو بڕیاری کە یاوتانە چاوێکی پێبخشێنەوە زۆربەی جار ئەپیلەکان یان زۆربەی جار کە داوای چاوپێخ داوا ئەکەی کە سەیرێکی کەیسەکەت بکەنەوە چاوخشاندنەوە بە کەیسەکەت زۆربەی جار ڕەفسە لەوانێ بتوانیم حامیەک بگریم حامیەکی تایبەت بگری و پارەی بیتێ بەڵام لەوانەیە زۆربەی جار ڕەفس بێت مەرجیش نییە لەوانەیە حاکمێکی تر بێت بتوانێت بڕیارەکە بگۆڕێ جا لە حاڵەتی بەڵێ ئەگەر قبوڵت وەرگرت ئەو کاتە تۆ مافی ئەوەت هەیە چی بکەی تەقدیمی ئیقامە بکەی چی بکەی تەقدیمی ئیقامە بکەی ئەچیتە سنتەر دیسان لەو سنتەرانە هەیە بە خۆڕایی بۆت پڕەکەنەوە فۆرمی ئیقامە ئەو ڕۆژەی کە فایلەکانی تویان بەدەستەگات بەڵگەنامەکەی تویان بەدەستەگات لەوانەیە دوای 2 هەفتە بێ لەوانەیە دوای مانگێ بێ لەوانەیە دوای 20 ڕۆژە بێ هەر ئەوەنێ زۆر زیاتر نییە ئیمێڵت بۆیت و بە پۆستیش بۆتێت ئەڵێن فلانە کەس تۆ فایلەکانی تۆمان بەدەست گەشت دۆکیومنتی تۆ ئەپلیکیشنی تۆمان بەدەست گەشت کە پڕت کردبووە بۆ ئیقامە ئێستا چاوەڕێ بە هەتا ئیقامەکەت وەرەگری لەو ڕۆژە و بژمێرە لەو ڕۆژەوە بۆ نمونە ئەمڕۆ
ئیمێڵی خۆتت کردەوە نووسرا بوو ئەپلیکیشنەکەی we have received your application for permanent residency بۆ PR بۆ ئیقامە ئەپلیکیشنی تۆمان بەدەست گەشت لەو ڕۆژەوە ئەژمێری هەتا 24 مانگ باشە 24 مانگ پێشتر وانە بووە دیسان دووبارە یەکەمەوە لەوانەیە زۆر کەس ئێستا کە ئەم ڤیدیۆ پۆست دەکەم لەژێر ئەم ڤیدیۆ بنووسێ وەڵا فلانە کەس بە 3 مانگ وەریگرت و فلانە کەس بە 6 مانگ وەریگرت و فلانە کەس بە ساڵێ وەریگرت و ئەوە پێشترە من باسی ئێستا ئەکەم ئێستا لەو ڕۆژەی ئەپلیکیشنەکەت ڕسیڤە بێ لەلایەن ئیمیگریشن هەتا ئەو ڕۆژەی ئیقامەکەت وەرەگری فایلێکە دۆکیومنتێکە بۆ تێتەوە ئیقامەکەت وەرەگری 24 مانگی ئەوێت ڕێک 24 مانگە بێ چاوەڕێکی یعنی 2 ساڵ چاوەڕێەکەیت اینجا ئەو ڕۆژەی کە ئیقامەکە وەرەگری ڕۆژێک کە ئیقامەکە وەرەگری دۆکیومنتەکە وەرەگری و ئەچیت چیەکی داوای ئەوکە کە کارتی ئیقامەت بنێ ینی PR ئایدیەکە تاوەی تر تۆ ئیقامەی وڵاتی کەنەدایە دیترۆ 2 مانگی پێچێ شتێکی وانیە کە تۆ دۆکیومنتەکەت بۆ هاتەوە بۆ ئیقامە ئیتر خەڵاس ینی تاو تۆ وەرگیراوی لەم ماوەیە چی ڕۆئەیە لەم ماوەی کە تۆ داوای ئیقامەکەی کە چاوەڕێ ئەم 24 مانگە ئیشی خۆتەکەی کار و کاسبی خۆتەکەی ژیانی خۆتەکەی کێشت نییە لەم ماوەیە حکوومەت چی لێدەوێت ئایا تەوا حکوومەت چاوی لەسەر تۆ نامێنە خەڵاس نەخێر لەم ماوەیە ئەتوانی چی بکەیت و ئەتوانی چی نەکەیت یەکەم لەوانەیە داوای مدیکل ریپۆرتت لێ بکە لەوانەیە داوای باگراوند چێکت لێ بکە لەوانەیە داوای هەر فایلێک بێ دۆکیومنتێک بێ بیەوێ حکوومەت داوای ئەوت لێکە و تۆ ئەینێری بۆیان بۆ ئیمیگریشن و ئایا ئەتوانی سەفەر بکەی تراڤڵ دۆکیومنت هەیە تەقدیمی تراڤڵ دۆکیومنتەکەی ئەتوانی بۆ خۆت سەفەر بکەی ناتوانی بگەڕێتە وڵاتەکەی خۆت بەڵام ئەتوانی سەفەر بکەی بۆ هەر وڵاتێک بتەوێت ئیش و کارەکەی ئەگاتەوێت بخوێنی ئەخوێنی یعنی تەنها ئەوەیە کات بەسەرەبەی بۆەوەی ئیقامەکەت بۆ بێتەوە بەڵام مافت وەکو مرۆڤێک هەموو مافێکت هەیە وەکو هەر خەڵکێکی تر بەڵام ناتوانیت دەنگ بێ ئەوەش هەیە بۆت نییە دەنگ بێ بەڵام وەکوتم تۆ کاتە ئەتوانی بخوێنی ئەتوانی کار بکەی هەر شتێک بتەوێ ئەتوانی بیکەیت و چاوەڕێژەکەی بۆ ئیقامەکەت باش ئەمڕۆ ئیقامەت بۆیەتەوە با بڵێ کارتەکەت هەیە لەمڕۆ چاوەڕێیەکەی با بڵێ ئەمڕۆ ئیقامەکەت باتەوە کارتەکە نەک دۆکیومنتەکە کارتەکە کە تەقدیمت کردبوو ئەو ڕۆژە ئەژمێری 2 ساڵ و نیوە زۆر دڵنیانیم چەندێکە بەڵام نووسراوە چەند ڕۆژ بێ لەناو خاکی کەنەدابی بەڵام لە 2 ساڵ زیاترە کارەکەیت لەناو خاکی کەنەدایت دوای ئەوە کە 2 ساڵت تێپەڕان دوای ئەوەی ئیقامە وەرەگری چیە بێت دوای ئەوە ئیمێڵت بێت کە تۆ ئێستا ئەتوانی تەقدیمی پاسپۆرتی کەنەدا بکەیت وەکو یعنی ببیتە خاوەن جنسی کەنەدی تریش هەیە تەنها وڵاتی عێراق سووریا ئەفغانستان لەگەڵ 2 وڵاتی تریشە ئەتوانن داوای مافی پەنابەری بکەنێن ئەتوانن خۆیان تەسلیم بکەن هیچ کەسێک لە ئەوروپا هیچ کەسێک لە وڵاتێکی تر لە ئەمریکا یاخود لە وڵاتێکی تر ناتوانێت داوای مافی پەنابەری بکە ناتوانێت خۆی تەسلیم بکە ئەتوانێت خۆی تەسلیم بکە بەڵام ئەگەر ڕەفزی بۆ بێتەوە دیپۆرت ئەکرێت یعنی بۆ نمونە تۆ لە وڵاتێکی ئەوروپیەوەی بۆ کەنەدا داوای مافی پەنابەریەکەی محکەمە ئەکرێت کەیسەکەت ئەگەر قبول نەکرا دیپۆرتت ئەکەنەوە ئەچتە وڵاتەکەی خۆت بەڵام لە عێراق و سووریا و ئەفغانستان لەم وڵاتانە دیپۆرتکردن نییە بۆ نمونە ئەگەر تۆ کەیسەکەت ڕەفز بوو ڕەفزت وەرگرت ئەوە تۆ هەر ئەمێنیتەوە لە وڵاتی کەنەدا بەڵام هەتا ژیانت ماوە PR وەرناگری ینی هەتا ژیانت ماوە تۆ ئیقامە وەرناگری و جنسیە وەرناگری بەڵام هەر ئەتوانی کار بکەیت و ینی ئەتوانی وەکو ڕەفیوجیەک وەکو پەنابەرێک بمێنیتەوە لە وڵاتی کەنەدا بەڵام بە هیچ جۆرێک ناتوانی داوای ئیقامە بکەیت اینجا شتێکی تریش هەیە زۆر شت هەیە باسی کەم بەڵام شتێکی تریش هەیە ئەم ڕێگایە کە پێڵێن ڕێگەی ڕەفیوجی پرۆتەکشن یاخود ڕێگەی ئیمیگریشن بەوەی کە خۆت تەسلیم بکەی ئەم ڕێگایە هەیە لەگەڵ ڕێگای تر چییە بۆ نمونە ڕێگای خوێندن هەیە ڕێگای
دۆستینەوەی کار هەیە و ڕێگەی ئەکسپرێس ئەنتری هەیە. با بزانین ئەم دوانە جیاوازێکی چییە. ئەو کەسێک کە بە قوتابیەت و ئەخوێنێ، ئەو کەسێکێت لێرە ئەخوێنێ پارە ئەیە بە حکوومەت و تاکس ئەیە زەڕیبە ئەیە، بەڵام پەنابەر زەڕیبە نایە، پەنابەر ئەسڵن پارە لە حکوومەت وەرەگرێ. ئەم سێ ڕێگایە زۆر باشترە لە ڕێگای خۆتەسلیمکردن. بۆ با بۆتان ڕوونکەمەوە بۆ با بڵێ تۆ پارەت کۆ کردوتەوەی لێرە کۆلێژە خوێنی وەنیە کە ئەخوێنی تاکسەی 2 ساڵ کۆلێژە خوێنی، دوای ئەوە هەر کە کۆلێژت خوێن تەقدیمی پۆست گراجویت وۆرک پەرمت ئەکەیت کە ڕێگەت پێ ئەیە بمێنیتەوە لە کەنەدا. کاری خۆتەکەی لە ماوەی 4 ساڵ داوای ئیقامە ئەکەی. لەم 4 ساڵە ئەتوانی سەردانی کوردستان بکەیت، بگەڕێتەوە وڵاتەکەی خۆت، خێزانەکەی خۆت ببینی، بگەڕێتەوە بەردەوامی لە خوێندنەکەت. ئەمە یەک. 2 پێویست بە مەحکەمە و درۆکردن و کەیس دروستکردن ئەم شتانە ناکات. بە قوتابی وەک قوتابی وەرەوەکو ئینتەرناشنەڵ ستودنت وەرە خوێندنەکەی خۆت بخوێنەوە بەردەوام بۆ دوای ئەو کارێک دۆزەرەوە. خاڵێکی تریشی هەیە زۆر گرنگە، سوودێکی تریشی هەیە زۆر گرنگە لە بری ئەوەی خۆت تەسلیم بکەیت. لە کەنەدا ئەگەر خوێندنی کەنەدات نەبێت، تازە بێت، تەمەنت زۆر نەبێت و ئەکسپێرەنسی ئیشت زۆر نەبێت، زۆر زەحمەتە بە ئێجوکیشنی خۆمان، بە ئێجوکیشنی عێراق کارێکی زۆر باشت دەستکەوێت. بۆ لەبەر ئەوەی ئێرە هەموو ئیشەکانیان چییە؟ لایسەنسی ئەوێ ینی کارتی سندیکای ئەوێ. بۆیە ئەو ئیشانی کە کارتی سندیکای ناوێت ئیشێکی زۆر پرۆفێشنەڵ و ئیشێکی زۆر لە ئیشە تۆپەکان نییە. بۆیە باشتر وایە لە بری ئەوەی بی لێرە تۆ خۆت تەسلیمکەی یەیت وەکو قوتابی کۆلێژەکەی خۆت ئەخوێنی، هەم ئێجوکیشنی کەنەدات هەیە و کە تەخەڕوجەکەی لەبەرەوەی کۆلێژەکەت لە کەنەدایە، زۆربەی کۆلێژەکان لەگەڵ حکوومەت چیان هەیە؟ کۆنتراکتیان هەیە، ینی پەیوەندیان هەیە ئەو قوتابیانە وەرەگیرێن. یعنی کە تۆ لە کۆلێژێکی بۆ نمونە تۆ لە یەکێک لە کۆلێژەکانی ئۆنتاریۆ ئەخوێنیت وەکو شێریدان، بۆ نمونە تۆ لە کۆلێژی شێریدان ئەخوێنی، کە تەواوەکەی حکوومەت خۆی ئەزانێت کە تۆ لەو کۆلێژە تاوت کردووە، یعنی چانسی وەرگرتنت هەیە. زۆربەی کۆلێژەکان سومعەتێکی زۆر باشیان هەیە، قوتابیەکانی زیرەکن کە تەخەڕوجەکەن، کە تاواکەن لە شوێنە باشەکان وەرەگیرن. بەڵام ئەگەر تۆ ئێجوکیشنی عێراقت هەبێت، زۆر زەحمەتە ئەو سیقەیە دروستکەی، لەوانەیە ئیشت دەستەکەوێ، من نەموتۆ ئیشت دەست ناکەوێت، هەموو جۆرە ئیشێک هەیە لێرە، ئیش هەیە، ئیشتە نابڕێت، بەڵام ئەو ئیشەی کە زۆر باش بێت ئەبێ ئێجوکیشنی ئێرەت هەبێت. و ئیشە تۆپەکان ئەوانی پزیشک و ئەندازیار و مامۆستا و ئەو ئیشانە ئەبێ هەمووی کارتی سندیکات هەبێت. چۆن کارتی سندیکات دەرێنی و لە ڤیدیۆکانی تر باسیەکەم، بەڵام پرۆسەیەکی زۆر دوور و درێژە. بۆیە لە بری ئەوەی کە تۆ خۆت تەسلیمکەیت و بیت و ببی بە سەر ئێشە بۆ حکوومەت و نەتوانی بچیتە وڵاتەکەی خۆت و زۆر شت هەبێ نەتوانی بیکەی، باشتر وایە چی بکەی؟ باشتر وایە خوێندنەکەی خۆت بکەی. ئەگەر بە ئیشی بزنس هاتووی، بزنسەکەی خۆت بکەرەوە. ئەگەر بە گەشتیاری هاتووی، بۆ نمونە گەشتەکەی خۆت بکە تاو، کە گەشتەکە تاو بوو بگەڕێرەوە کوردستان، دوای دیسان تەقدیمی شتێکی تر بکەین، تەقدیم پرۆگرامێک بکە، باشترە، چانسی وەرگرتنت باشترە. شتێکی تریش هەیە پێشووی کۆتایی بە ڤیدیۆکە بێنم بۆ مەسەلەی ئیشدۆزینەوە بۆ پرۆگرامی ئەکسپرێس ئەنتری. ئێستا من بۆتانم شی کردەوە کە وەکو پەنابەریەیت چەندێک کاتی ئەوێ، ینی 4 ساڵ 5 ساڵێکی ئەوێ وایە. بەڵام ئەگەر تۆ تەقدیمی ئەکسپرێس ئەنتری بکەی، یەکسەر ئیقامە وەرەگری. یعنی لە بریەوەی دانیشی کەیس و ئەم شتانەی نییە، تۆ لە کوردستانەوە تەقدیمی ئیقامەکەی کە ناوت بێتەوە لە ئەکسپرێس ئەنتری، تۆ هەر لە فڕۆکەخانە ئیقامەکەت ئێنێ. بۆ لەبەر ئەوەی تۆ ناوت هاتۆتەوە لە ئەکسپرێس ئەنتری، ئەزمموی کارت زۆرە، زمانی ئینگلیزی، تەقینەوەی زمانی ئینگلیزیت کردو و شەهادەکەی خۆشە تەزدیق کردووە لە وێست. بۆیە کە ئەکسپرێس ئەنتری ناوتێتەوە، خاڵی باشت کۆ کردوتەوە، ئەو کاتە تو یەکسەر ئیقامە وەرەگری. دوای ئیقامەکە 2 ساڵ و نیو لە کەنەدا بمێنە، ئەبێتە جنسیە بۆت، ینی کارێک کە ئەو کەسێک کە خۆی تەسلیمەکە بە 6 ساڵ 7 ساڵ تەواوە بێ، تۆ بە 3 ساڵ تەواویەکەی ئیقامە وەرەگریت و ئەو کاتە توانی هاتوچۆی کەنەدا بکەیت، هاتوچۆی کوردستان بکەیت، بزنسێ بکەیت و یاخود کارێکت هەبێت و هاتوچۆی هەردوو وڵاتەکە بکەیت.
چیتریش هەیە ڤیزەی ئیشکردن ڕاستە لە ئێستا ڤیزەی کار زۆر زەحمەتە دیسان ئێڵێمەوە لەبەرەوەی کار نییە ئێستا لەبەر کۆرۆنا زۆر زەحمەتە ڤیزەی کارت دەست بکەیت زۆر زەحمەتە کارێک بدۆزیتەوە لە کەنەدا لەبەرەوەی خەڵکەکە لێرە خۆی کاری نییە بێکار دانیشتۆ چۆن خاوەن کار ئیشەکەیە بە یەکێک لە دەرەوەی وڵات ئەوە هەر بۆ ڕوونکردنەوە بوو هەروتم بیزانن چی تریش هەیە ئەمە هەموو شتەکان بوو لەسەر ئەو کەسانی کە حەزیان لێ بێن لێرە خۆیان تەسلیم بکەن من ئەم ڤیدیۆ یەکەم بۆ ئەوی بزانی ڕاستیەکان چییە یعنی بۆی بزانی کە تۆ کە ئەتەوێبی خۆت تەسلیم کەی لێرە چەند ساڵ لە تەمەنت ئەڕوا ئەمەیەک تۆ ئیشێکی باش بەجێهێلی لە کوردستان بۆ ئەم پرۆسەیە ئیشێکی باش بەجێهێلی ئەبێ چەند ساڵێک کار بکەی بۆ ئەوەی بتوانانی ئەو داهاتێک کە لە کوردستان دەرتهێنە لە کەنەدا دەری بینیتەوە بەڕاستی لێرە پارە سیفکردن پارە کۆکردنەوە ئاسان نییە لە برەوەی ستایلی ژیانی ئێرە زۆر گرانە بێ ئاگاداری ئەو خاڵانە بین اینجا ئەم ڤیدیۆیم ئەدای لێبڕ نەکەم ئەم ڤیدیۆم زۆر دوور و درێژ بوو بەڵام حەزم کرد بابەتەکە بە جوانی بۆتان ڕوون بکەمەوە و ئەو کەسەی بەڕاستی ژیانی لە مەترسیدایە ئەو کاتە بە دڵنیایی ئەمە بژارتێکی باشە بۆ ئەوەی تۆ بێت لە وڵاتێک کە هەڕەشەی کوشتنت لەسەر بە یاخود لە وڵاتێک وەکو پەنابەر بمێنیتەوە بە دڵنیاییەوە بیتە کەنەدا خۆت تەسلیمکەی باشترە لە بری ئەوەی لە شوێنێک بی هەڕەشەی کوشتنت لەسەر بێت اینجا ئەگەر پرسیارتان هەیە لەسەر پرۆسەی پەنابەری ینی مافی پەنابەری لە وڵاتی کەنەدا و ئایا ئەگەر هەر پرسیارێکی تریشتان هەیە لەسەر ئەم بابەتە لەسەر محکەمەکاری و ئەم پرۆسەی چەنی تێچێ و ئیتر هەر پرسیارێکێت بە مێشکتان لەم ڤیدیۆیە لەژێر ئەم ڤیدیۆ بۆم بنووسن منە بێ بڕۆم لەبەرەوەی زۆر قسەم کرد حەز ناکەم کاتتان بگرم ئۆزانم ڤیدیۆی دوور و درێژ هەندێک جار لەوانەیە بێزار بیت بەس حەز ناکەم بێزار بن لە ڤیدیۆکان من هەمووی سیرکن تا کۆتایی بە دڵنیاییەوە ئەزانم ینی سوودیە بێت بۆتان اینجا ئەگە پرسیارتان هەیە لە کۆمنت بۆم بنووسن ئینشەڵڵا زوو خۆم دەرەکەومەوە تا ڤیدیۆیەکی تر منە بێ بڕۆم خواتان لەگەڵ اینجا سەبسکرایبیشتان بیر نەچێت خواتان لەگەڵ